ئازیزان و خۆشەویستانم کاتەوە و کاتێکتان باش هیوای ڕۆژێکی ئارام و تەندروستێکی باش بۆ هەموو لایەکە خوازم. بەڕێزان لە پرۆگرامی ئەمڕۆ دیداری ئەم جارەماندا تیشک دەخینە سەر بابەتێکی گرنگۆستیار کە ئاڕاستەخۆ پەیوەندی بە ژیان و تەندروستی هاوڵاتیانەوە هەیە. ئەویش ئەو نەخۆشیە دەرونێ باوانن کە لە کۆمەڵگادا دروست دەبن و سەر هەڵدەدەن. بێگومان نەخۆشیە دەرونیەکانە و نەخۆشیە عەقڵی و جستەیە بەربڵاوانان کە کار دەکەنە سەر دەروون و ڕەفتار و تەنانەت بیرکردنەوەی مرۆڤیش. لە ڕێگەی ئەم بەرنامەوە دەمانوێت بزانین نەخۆشیە دەرونیەکان چین و چۆن سەر هەڵدەدەن، چۆن بتوانین ڕوبەڕویان بینەوە و مامەڵەیان لەگەڵدا بکەین. دەپرسین ئایا ناوەندە ئاکادیمی و پێگە پەروەردەیەکان تا چەند ڕۆڵیان هەبووە لە پێگەیاندنی تاکێکی دەروون ئارامدا، یاخود ناوەندە ئەکادیمیەکان تا چەند توانیویانە تاکەکانی خۆیان هۆشیار بکەنەوە لەم دیاردەیە. بۆ گفتوگویەکی کراوە لەسەرم باس و بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال سادیمان کردووە پسپۆر لە بواری نەخۆشیە دەرونیەکان. دووبارە بەخێر بێت دکتۆر. زۆر سپاس. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بە پێی و ئەزمموی تۆ تاگەر پێمان بڵێ نەخۆشیە دەرونیەکان چین و چۆن سەر هەڵدەدەن. هەر حاڵەتێک کە کاریگەری هەبێت لەسەر چوار لایەنی مرۆڤ و ئەم چوار لایەنە تێک بدات گۆڕانکاری دروست بکات لە ئەم چوار لایەنەیە ئەو حاڵەتێکی دەرونیە و ئەبێ بە نەخۆشیەکی دەرونی ئەبێ ئێمە جیاوازی بکەین سەرەتا لە بینی حاڵەتی دەرونی و لەگەڵ نەخۆشی دەرونی. حاڵەتی دەرونی خۆمان ڕۆژانە هەموو تاکێک بە گەورە و بچووک بە فەقیر و دەوڵەمەند بە زانا و نەخوێنەوە بە هەموویەوە تووشی حاڵەتی دەرونی ئەبین بەڵام مەرجە ئەو حاڵەتە نەخۆشی بێت. نەخۆشی کاتێک کە حاڵەتەکە کاتێکی دیاریکرا و ئەخایەنێت و کاریگەری هەیە لەسەر ئیشی ڕۆژانەی ئێمە ئەو کاتە پێوترێ نەخۆشی. ئەو چوار شتەش بریتە لە ئەو وێنانی کە هەیە لە مێشکمانە دروست ئەبێت لەبارەی شتەکانەوە، لەبارەی خۆمەوە، لەبارەی چواردەورمەوە، لەبارەی باوکو دایکمەوە، برامەوە، دراوسێمەوە، لەبارەی گەرما و سەرماوە، لەبارەی هەر شتێکە و چ وێنەیەک دروست ئەبێت. ئایا ئەو وێنەیە کە لە لای هەموو تاکێکی نۆرمەڵ دروست ئەبێت یا وێنەکە لە لای من بە شێوەیەکی دروستە. مەسەلەن شتێک کە هەموو کەس کە ڕوو ئەیات وێنەیەکی ناشرین دروست ئەبێ لە مێشکە، تۆ وێنەیەکی جوان دروست بێ لە مێشتا بە پێچەوانەی خەڵکی ترەوە کەواتە کێشەیەک هەیە لە تۆیە. شتێک هەموو خەڵک لە لای زۆر جوانە بەڵام تۆ لە لاو زۆر ناشرینە وێنەیەکی ناشرین دروستە بێت کەواتە تۆ هەر پێچەوانەی خەڵکیت ئەو کاتە کەمادەم وێنەیەک دروست بوو پێچەوانەی خەڵکە نۆرماڵەکە خەڵکە تەبیعیەکە بوو ئەو کاتە تۆ بترسە لەوەی کە کێشەیەکی دەرونی و نەخۆشیێکی دەرونی هەبێت. ئەمە یاڵدانی تاک بۆ ئەو حاڵەتی کە دروستە ئەو وێنانەی کە دروست ئەبێت لە مێشکتا بەرامبەر بە ڕووداوەکان بەرامبەر بە کەسەکان بە تاگەکان وێنەیەکی جوان بۆ خۆم دروست ئەبێت لە ناو مێشکی خۆمە، وێنەیەکی ناشرین دروستە بێت، وێنەیەکی زۆر مهم دروستە بێت بۆ خۆم لە مێشکی خۆمە. ئەمانە هەمووی لادانە لە حەدە تەبیعیەکە. دووهەم ئیحساسەکان، هەستەوەرەکان. هەر کاتێکیش کە گۆڕانکاری لەم هەستانە ڕوویە ئەو کاتە من نەخۆشیەکی دەرونی حاڵتێکی دەرونی مەیە. هەستەکان هەستی خۆشیە، هەستی ناخۆشیە، هەستی ڕقلێبوونەوەیە، هەستی ڕەزیلیە، هەستی ئەوەیە، هەستی ئەوەیە. ئێمە 84 هەستمان هەیە. هەر کاتێ یەکێک لەم هەستانە گۆڕا تەبیعی نەبوو یا هەمووی گۆڕا تەبیعی نەبوو، نۆرمەڵ نەبوو، لادا لە خەڵکە تەبیعیەکە. هەموو خەڵک بە ڕووداوێک کە ڕوئەیە تووڕە ئەبێت بەڵام ئەو پێی خۆشە. هەموو خەڵک بە ڕووداوێک پێی خۆشە بەڵام ئەو پێی ناخۆشە. کەواتە کێشەیەک هەیە کێشەیەک هەیە لە ئەمەیە لەم کەسەیە. سێهەم بیرکردنەوەی کەسەکە، بیرکردنەوەی تاکەکان. هەر کاتێک کە بیرکردنەوەش گۆڕا، هەر ڕووداوێک وای کە بیرکردنەوەکەم گۆڕا لە حەدی تەبیعیەوە بوو بە ئەو کاتە من نەخۆشیێکی دەرونیم هەیە. چوار هەمیش بریتێ لە هەڵس و کەوت تەسەڕوفات. هەر کاتێک کە یەکێک لەمانە یا هەمویان بە یەکەوە گۆڕانکاری بەسەرهات ئەبێتە هۆی بەرهەمەکەی بریتێ لە نەخۆشیەکی دەرونی. هەموو نەخۆشیەکی دەرونی کە تۆ ئەیبینیت بە خەمۆکیتەوە، بە قەلەقیتەوە، بە فۆبیاتەوە، بە جۆرەکانی تری قەلەقیەوە، بە جۆرەکانی تری خەمۆکیەوە، بە شیزۆفرینیاتەوە، بە ئاڵوودەبوونتەوە بریتێ لە گۆڕانکاری لە یەکێک یا لە کۆمەڵێک لەمانەیە. لەو وێنەی کە دروستە بێ لە مێشکتا، لەو بیرکردنەوەی کە تۆ هەتا،
لەو هەستانەی کە کەسەکە هەیەی کەسێکی خەمۆک هەستەکانی مثلەن سیرەکەی خەڵک بە شتێک زۆر دڵخۆشە بەڵام سیرەکەی ئەو دڵ ناخۆشە خەڵک بە شتێک مرتاح ئەبێتە مثلەن ئەو مرتاح نابێتی کەواتە لە بیرکردنەوەی گۆڕانکاری ئەبێت لە هەستەکانی گۆڕانکاری ئەبێت ئەگەر پێمان بڵێ باوترین جۆری نەخۆشیە دڵنیەکان لەلای ئێمە کام جۆرێت بەڵێ کەواتە هەر کاتێک کە گۆڕانکاریەک لەمانە ڕوویە ئەو کاتە ئەڵین کەسەکە نەخۆشە کەی ئێمە پێنینە قۆناغی نەخۆشیەوە کاتێک کە تۆ ڕۆژانە خۆشی شتێک بینی دڵت خۆشەکە شتێکە بینی دڵت ناخۆشەکە ئەمە معنای ئەوە نییە کە ئیتر تۆ دوێنێ تەعزەیەکت هەبووە ئەم شەو خەول لێ نەکەوتۆ بۆ بەیانێکی بێ یەکسە من بڵێم بێخێ ئەوە کەواتە تووشی نەخۆشی خەوتێک چوون بووی بە بۆنێ ڕووداوێکەوە تووشی دڵتەنگی بووی بەعناوە من پێ بڵم یەکسەر خەمۆکی نە کاتێک کە ئەم حاڵەتە لە 14 ڕۆژ زیاتر بخایانەوە کاریگەری هەبێت لە ئیشی ڕۆژانەی تۆ وەکو بێژەرێک ئیشی ڕۆژانەی تۆ وەکو ژنی ماڵەوە ئیشی ڕۆژانەی تۆ وەکو مامۆستایەک ئەو کاتە نەخۆشیە نەخۆشیە باوەکان کە لە ناو کۆمەلگای ئێمە هەن ئێمە نەخۆشی دەرونی بەم شێوەیە ئێڵین چۆن گەدەی ئینسان مەعیدەی ئینسان تووشی نەخۆشیە بێ چۆن گورچیلەی ئینسان تووشی نەخۆشیە بێ چۆن ئێسقانی ئینسان تووشی نەخۆشیە بێ پێستی ئینسان دانی ئینسان چاوی ئینسان شوێنەکانی جەستەی ئینسان تووشی نەخۆشیە بێ بە هەمان شێوە دەرونی ئینسانیش معڕەزە بۆی تووشی نەخۆشی بێ بگرە زیاتریش یعنی چونکە ئینسان لە دوو بەشی سەرەکی پێگاتەوە بەشێکی جەستەیە بە هەموویەوە لە قشتەوە هەتاوەکو نینۆکی پێت ئەمە جەستەی پێ ئەوترێت و هەمویان تووشی نەخۆشی ئەبن و معڕەزن تووشی نەخۆشی بن لە مەرحەلەیەکە ئیتر ئەو نەخۆشیە لەوانەیە زیبکەیەکی بەسیط بێت کە تووشی پێستەکە ئەبێت لەوانەیە سەرەتانی پێستیش بێت بە هەمان شێوە چۆن ئەم جەستەیە معڕەزە پارێزراو نییە لە نەخۆشی ڕۆژانە توش ببێت بە هەمان شێوە دەرونی ئینسانیش زیاتر بە تایبەتی لەم ڕۆژە و لەم زەمان و لەم چرخی خۆمانە دەرونی ئینسان زیاتر و زۆرتر معڕەزە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی ببێت کەواتە هەموو کەسێک هەموو تاکێک بە گەورە و بچووک بە فەقیر و دەوڵەمەند بە زانا و نەخوێنەوارەوە بە هەموو کۆمەلگاکانتەوە نەک بەستەنها بڵین کۆمەلگای ئەوروپی پارێزراوە لە نەخۆشی دەرونی ئەفریقی زیاتر تووشە بێ ئەفریقی کەمتر پارێزراوە ئاسیاوی زیاتر مەسەرەن نەخێر هەموو کۆمەلگای نەخۆشی خۆی هەیە هەموو گۆڕانکارێکی ناو کۆمەلگاش کۆمەڵی نەخۆشی دەرونی لەگە خۆیانێت لایەنەکەی تریش کە بریتێ لە دەرونی ئینسان بەو شێوێ معڕەزە بۆ ئەوەی تووشی نەخۆشی ببێت ئێمە نەخۆشی دەرونی بەز لە ناو مێشکمانە یەکسێک کە باز لە نەخۆشی دەرونی ئەەکەین دووش دێتە بەرچاومان یان ئەڵین ئەو کەسێکی خەمۆک دێتە بەرچاومان ئەتر خەمۆکە دڵی تەنگە خەوی تێگەچێت خواردنی تێگەچێت مەسەرەن حەز لە مردن ئەکا لەوانەیە ئێمە حاولە بکە خۆی بکوژێ ئەوەیەتە بەرچاومان یا ئەوەیەتە بەرچاومان کەسێکە و جلەکانی دراون و بەسەرجادەیە بە پێی پەتی ئەسوورێتەوە وا ئەزانین ئەم وێنەیە بەڵام زۆر هەڵەیە ئەم وێنەیە بەڵێ ئەو مستەلاحە ئێمە بەکاری نایەنین بە هیچ شێوەیەک و ئەو مستەلاحە وەکو جنێوێ ئێمە مامەڵی لەگەڵا ئەەکەین نەگوەکو نەخۆشی دەرونی چکە مستەلاحی شێت مستەلاحێکی وەکو چۆن لە حرامە لای ئێمە نابێ بەکاری بێنین ئەوە هەڵێ ئەوە یەکێک لەو هەڵانی کە کۆمەلگا ئەیکا و کۆمەلگا هەڵی زۆرە یەکێک لەو هەڵانە کە ئەیکا بریتێ لەوەی کە ئەو کەسانە کە کێشەی دەرونی و نەخۆشی دەرونیانێ بەداخەوە ئەو ناو ناتۆرە خاتە دوایان بەهەرحاڵ نەخۆشی دەرونی ئێمە ئەوەیەتە بەرچاومان یاوە ئەزانین کەسەکە خەمۆکە ئەم وێنەیە ئەوە هەر هەڵەیە یاوە ئەزانین کەسەکە وەکو چۆن ئەڵەی کەوتۆ سەرجادە و ئیتر چواردەورەکەی دەستیان لێشتۆ و دەستێ جلی شڕی لە بەرایەوە بە پێی پەتی بەو ناوە سوورەتەوە ئەم دوو وێنەیە هەردووکیان هەڵەیە هەردووکیان هەڵەیە ئێمە کۆمەڵێکی زۆر نەخۆشی دەرونیمان هەیە یعنی مەسەلەن من نمونەیەکە بۆ هێنمە هەر لە ناو خەمۆکیە بەلای کەم و 11 جۆر خەمۆکیمان هەیە هەر لە ناو خەمۆکیە یعنی خەمۆکیمان هەیە کە پێچەوانەی خەمۆکیەکانی ترکە هیچی پێ ناخورێ و خەوی نییە وەزنی کەمە بێتەوە کێشی لاشەی کەم بێتەوە جۆرێک لە خەمۆکیمانەی بە پێچەوانەوە زۆر ئەخوا زۆر ئەخەوێ قەڵەویش ئەبێت هەر خەمۆکیشە هەر لە ناو قەلەقیا مەسەن 11 جۆر قەلەقیمان هەیە مەسەرەن ئەوەی کە پێوتە قەلەقی گەورە هەمانە تۆقینمان هەیە مەسەرەن فۆبیامان هەیە جۆرەکانی فۆبیامان هەیە هەمانە فۆبیای بەس مشکوماری هەیە باشە دکتۆر کۆمەلگا ئەم جۆرانە لێک جیاکاتەوە ناتوانێت کۆمەلگا تاکەکەش
خۆی زۆر جار نازانێ یعنی ئێمە زۆر جا کە لە عاداتی خۆمانە دائەنیشین من گیرە خۆم بەدەست نەخۆشێکەوە لەبەرەوە نازانێت تعبیر بکە لە یارمەتی من یارمەتی ئێم نازانێت تعبیر بکە لەوەی کە بۆی هاتووە نازانێت تعبیر بکە لەوە کۆمەلگا ناتوانێت ئەمە جیا بکاتەوە ناقیشی نییە بۆچی ئیشی پێی نییە بەس تەنها ئەگەر فۆبیایەکی هەبێت یەک پێمەڵێڵە فۆبیایەکم هەیە لە شوێنێکی داخراوە فۆبیایەکم هەیە لە ناو مەسعەد فۆبیام هەیە لە ناو تیارە مەسەلەن بۆ نمونە وا وەسفی ئەکاتە نازانێت ئەم فۆبیا لەوانەیە یعنی ئەم فۆبیا لەوانەیە بەشێ بێت لە نەخۆشیێکی گەورەتر کە پێوتێ قەلەق باشە دکتۆر ئەم نەخۆشیەکە تووشی هەر تاکەکە بێ هیچ جیاوازێکیە بەپێی ڕەگەز و تەمەنواتە بڵێ لە تەمەنێکا زیاتر دەرەکەی وەک لە ئاستێکی تر یاخود لە ڕەگەزی مینەیە زیاتر دەرەکەی وەک لە نێرینی هیچ جیاوازێک بەپێی جۆری نەخۆشیەکەیە بەڵێ مەسەلەن مەجموعەیە نەخۆشیمانەیە تایبەتە بە مناڵەوە مەجموعەیە نەخۆشی دەرونیمانەیە تایبەتە بە پیرەوە مەجموعەیە نەخۆشیمانەیە تایبەتە بە ژنانەوە مەسەلەن ئەو کەسانی کە تووشی خەمۆکی دوای مناڵبوونە من خۆ پیا و مناڵی نابێت کەواتە تایبەتە بە ژنەوە ئەمە جۆرێکە لە خەمۆکی مەسەلەن نەخۆشی ADHD هە نەخۆشی کۆندەکت دیسئۆردەر یا ئەمە تایبەتە بە مێرد منداڵە بەڵێ بەڵێ تایبەتمەندی هەیە بەپێی تەمەنەکە تایبەتمەندی هەیە بەڵێ بەپێی ئەوە فەرقەکات یعنی مەسەلەن بۆ نمونە ئەگەر پرسیار لە شوێنی جوغرافیاش بکەیت هەنێ منطقی جوغرافی هەیە فڵانە نەخۆشی زیاترەتە مەسەلەن بۆ نمونە ئەو شوێنە جوغرافیانی کە نزیکن لە حدودەوە لەوانەیە ڕادەی بەکارهێنانی ئاڵوودەبوون لەسەر مەوادی مخدر لەسەر تریاکۆوانە زیاتر بێت وەکو لەو شوێنانی کە مەسەن دوورن لە حدودەوە مەسەلەن هەنێ شوێن کارە سات و نەهامەتی زۆر بەسەر هات و خەڵکەکانی زۆرتر معرەزن بۆ نەخۆشی PTSD و بۆ نەخۆشی خەمۆکی وەک لە خەڵکی تر کە کارەساتی تا ئێستا نەبینیوە. باشە دکتۆر ئەگەر باز لە هۆکارەکانی بکەین ئەو هۆکارانەی کە کارەکەن بۆ دروستبوونی ئەم نەخۆشیە چییە؟ کۆمەڵی هۆکارمان هەیە یەک هۆکار نییە کە نەخۆشی دەرونی دروست بکات گرنگترین لەو هۆکارانە بریتە لە بۆ ماوەیی نەخۆشی دەرونی چۆن نیشانە جەستەییەکان وەکو بڵێن چاوی شین چاوی سەوز باڵا بەرزی باڵا کورتی بەسەر قەڵەوی زەعیفی مەسەرەن حتا شێوازی ئۆرگانەکانی ناوەوە بە شێوەیەکی وراسی ئەگوازرێتەوە نقڵ ئەبێت بۆ نمونە دایکێک چاوی سەوزە لە مناڵەکانیان لە چوار مناڵێک مناڵ چاوی سەوز دەرەچێت بۆ نمونە بە هەمان شێوە ئەمیش دەوری هەیە یەکەم کە بریتێ لە بۆ ماوەی زۆر دەوری هەیە لە گواستنەوەی نەخۆشە دەرونیەکان چ شیزۆفرینیا بێت چ خەمۆکی بێت چ قەلەقی بێت چ نەوعەکانی فۆبیا بێت یەکەم دووهەم پەروەردە شێوازی پەروەردە مەسەلەن بۆ نمونە مناڵێکمان هەیە مناڵی دایکێکە ئەم دایکە فۆبیای هەیە لە سیسرک فۆبیای هەیە لە مشک ئەم مناڵە لە بەردەستی ئەو دایکان گەورەیە بێت لە بەردەستی ئەو دایکان گەورە بێت تەوەقعی چی لەکەی نا وەکو ئەگەر جینەکەشی تیانە بێت جینەکەشی تیانە بێ بە شێوەیەکی بۆ ماوەیش بۆی نەگوازرێتەوە پەروەردە ئەبێت لە بەردەستی ئەوە نەخێر لە بەردەستی دایکەکانە مناڵێکمانەیە ئەینێرینە حەزانە لە بەردەستی دادەیەکە گەورە ئەبێت کە ئەم دادەیە فۆبیای هەیە لە مشک مەسەرەن لە سیسرک تەوەقعی چی لە مناڵەکە وەرەگرێتەوە کەواتە هۆکاری دووەم پەروەردەیە پەروەردەی ئیتر ناو خێزان بێت پەروەردەی مەکتەبەکە بێت پەروەردەی حەزانە بێت پەروەردەی ڕەوزەکە بێت کەواتە یەکەم بۆ ماوەی دووهەم شێوازی پەروەردە کۆمەڵگا ڕووداوی ناخۆش کە بەسەر کەسەکایەت چ ڕووداوە ناخۆشەکان بێت کە بە مناڵی بەسەرایەت چ ڕووداوە ناخۆشەکان بێت کە بە گەورەی بەسەرایەت نمونەیەکت بۆیان مۆلێرە کە فرۆید و جەماعەتەکەی باس لە نەخۆشی خەمۆکی ئەکەن ئەڵێ زۆر جا نەخۆشی خەمۆکی بەهۆی لە دەستدانەوە لە دەستدانی شتێکی خۆشەویستەوە کەسێک تووشی نەخۆشی خەمۆکی ئەبێت باس لە ئەوە ئەکا لە مناڵی یا تۆجاری وایە لە عابەیەکت خۆشەوێت لە عابەیەک زۆر خۆشەویستە لەلات بەرخێکت هەیە تەیرێکت هەیە زۆر خۆشەویستە لەلات ئەم تەیرە ئەم بەرخە ئەم لە عابەیە ئەمرێت لە ناوەچێت یەکێک ئەیبات شتێک لەو بابەتانە ئەو لە دەستدانە کە لەو کاتە ئەو خۆشەویستی کە هەتە بۆ ئەو لە عابەیە و لە دەستی ئێیتە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی لە گەورەی یا تووشی خەمۆکی بووی تەسیراتە لە مناڵێ ئەو تەسیراتە
لە گەورەیە گەورە زۆر خەفت ناخوا بۆ بەرخەکەی بۆ تەیرەکەی بۆ سیارەکەی بۆ ماڵی دنیاکەی شتێک لەو بابەتانە مەسەن بۆ مادەکەی بەڵام لەوانەیە ئەو خەفەتەی بۆ دروست بێت لە دەستدانی کەسێکی خۆشەویستی خۆیەوە کەسێکی خۆشەویستی خۆیەوە کەواتە لە دەستدانی شتی خۆشەویست لەوانەیە یەکێکە لە بیردۆزەکان اینجا کۆمەڵی بیردۆزی تریشمان هەیە بۆ دروستبوونی مەسەن بۆ نمونە خەمۆکی بە نمونە بێنمەوە بیردۆزی کیمیاوی بیردۆزی خوێکانی ناوجسم ینی ئەمە سەلمێنراوە کە هەنێ لە خوێکان وەکو سۆدیۆم و ئەوانە ئەگەر کەم بنەوە لە جسما لەوانەیە ببێتە هۆی لە دەزانی خەمۆکی هەنە بیردۆز هەیە بە بۆنەی تێکچوونی هۆرمۆناتی ناوجەستەوە لەوانەیە خەمۆکی ڕووبات کەواتە تۆ کە هۆکارەکانم لێ ئەپرسی هۆکارەکان بەپی جۆری نەخۆشیەکە فەرقەکان ئیتر لەوانەیە هۆکاری بۆ ماوەی بێت هۆکاری پەروەردە بێت هۆکاری کۆمەڵگا بێت کە تۆ اختصاصی لە سۆسیۆلۆژیا هەیە مەسەرەن کۆمەڵایەتی ئۆشتانە هۆکاری مەسەرەن بۆ نمونە ترۆما بێت کە ئێستا بابەتێکی زۆر فراوانە کە هۆکاری ترۆما ینی ڕووداوی ناخۆش کە بەسەر کەسێکا بێت ئایا لە مناڵەیە بەسەریا بێت یا لە گەورەیە کە ئەمە بابەتێکی زۆر گەورەیە هۆکاری نەخۆشی بێت هۆکاری کیمیایی بێت هۆکاری خوێکانی جسم بێت ئەمانە هەمووی بردۆزن دکتۆر ئەو نەخۆشیانەی کە هەیە هاوبەشە لە نێوان کۆمەلگاکانی یاخود بەپێی کۆمەلگاوک گۆڕانکاری بەسەرادی هەر کۆمەلگایەک ڕەنگە یەکێک لە جۆرە نەخۆشیە دەروونەکانی تیا زاڵتر بێ باوتر بێ کۆمەلگایەکتر بە شێوازێکی تر بەڵێ پرسیارێکی جوانە هەندێک نەخۆشیمان هەیە لە هەموو جیهانە وەکو یەک وایە وەکو نەخۆشی شیزۆفرینیا مەسەرەن لە ساحەیەکی خەڵک تووشی شیزۆفرینیا بێت لە سوید و نەرویج بژی لە ئەفریقا و گابۆن و غانا بژی لە یەمەن و لە عێراقا بژی لە هەرکیا بژی ئەوەیە بەڵام هەندێک نەخۆشی تری دەرونی هەیە مەسەرەن فەرقەکە لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەتی لەوانەیە کۆمەلگای ئێرانی ڕێژەی ئاڵوودەبوون تایە نەخۆشی ئاڵوودەبوون فەرقی هەیە ئەفغانی فەرقی هەیە کۆلۆمبی فەرقی هەیە هندۆراسی فەرقی هەیە تاوەکو کۆمەلگایەکی تر مەسەرەن بۆ نمونە لە ناو کۆمەلگای هۆڵەندیا حتا لە ئەوروپا لە ناو هۆڵەندیەکانە لە هۆڵەندا زیاترە لەکو لە شوێنەکانی تر مەسەن بەپێی جۆری نەخۆشیەکەیە باشە دکتۆر وەک پێشتریش باست کرد کە هەر تاکێکەگەر تووشی نەخۆشیێکی جەستەیش بێت کۆمەڵێک دەرکەوتە و نیشانی هەیە تا ئێمە بزانین کە کەسی بەرامبەرمان نەخۆشە بە هەمان شێوە بۆ ئەو کەسانش کە تووشی حاڵەتێکی دەرونی بارگژێکی دەرونیە بن کۆمەڵێک نیشانە و دەرکەوتی هەیە ئێمە چۆن ئەو نیشانانە بناسیینەوە چکە تۆ پێشتریش باست کرد کە زۆر کات نەخۆشیە بۆلات خۆی درک بە و بارە ناکا کە تووشی بۆ ئێمە چۆن ئەو حاڵەتانە بناسیینەوە و نیشانانە بناسیینەوە لە تاکێکی نەخۆشە ئەوش بە هەمان شێوە بە گوێرەی نەخۆشی ئەگۆڕێت یعنی مەسەرەن ئەگەرێکی خەمۆکی هەبێت بۆ نمونەیەکێک لە گرنگترین نیشانەکانی ئەوەیە کە دڵی تەنگە کە لەزەت لە شتەکان وەرناگرێت کە مەسەرەن خەوی تێکەچێ خواردنی تێکەچێ ڕەشبین ئەبێت حەزی لە مردن ئەبێت مەسەرەن لەوانەیە بی لەوە کاتە خۆی بکوژێت لەوانەیە خۆی بە کەسێکی ناشیرین یا قێزەون یا کەم بزانێ لە کۆمەلگایە کەسێکی بێ ئەرزش و بێ قیمەت بزانێت لە کۆمەلگایە وابیر ئەکاتەوە مەسەن ئەمانە کۆمەڵی نیشانن بۆ خەمۆکی مەسەرەن قەلق ئەو کەسێکی قەلقە دایمە ترسێ لە دڵیایەتی کۆمەڵی نیشانی جەستەیی هەیە وەکو دەموشک بوون و دڵپەلەپەلی و قرمەقرمی ناوسک و مەعیدە ئێشە و مەسەرەن گیان لەرزین و شت لە بیرچوونەوە ئەمانە ئەو کەسێکە تۆقینی هەیە لەوانەیە نیشانەکانی جیاواز بێ کەسێک فۆبیای هەیە لەوان نیشانەکانی جیاواز بێ کەسێک ئەگۆرەفۆبیا هەیە نیشانەکانی جیاواز بێ لەبەر ئەوە بە گوێرەی نوعی نەخۆشیەکە چۆن مەسەرەن ئەو کەسەی کە خوا نەخوازە سەرەتانی مەعیدەیە بێ نیشانەی جیاوازە وەک لەوەی کە کەسێکی تر گورچیلەی نەخۆش بێت بە هەمان شێوە بەپێی جۆری نەخۆشیە دەرونیەکانیش نیشانەکانە گۆڕن لە یەکێک بۆ یەکێکی تر لە نەخۆشیەکە بۆ نەخۆشیێکی تر دکتۆر و نیشانانەی باس کرد کەم تا زۆر لە ڕەنگە مرۆڤی ئاساییشە هەبێ ینی ئەم ڕێژەیە ئەبێ زۆر زیاکاتە بە کەسێ بڵێن نەخۆشە ئێمە وتمان ئەگەر لە حەدی طبیعی تێپەڕی لە 14 ڕۆژ ئەم نیشانانە تێپەڕی تۆ زۆر ئاسایی ئەگەر دوێنێ ڕووداوێکی ناخۆشت بەسەر هات بێت و ئەمڕۆ تۆزێ دڵت تەنگ بێ یا ئەمشەو خەوت تێکچوو بێ یا ئیشتیهای خواردن نەمێنێ لە ئیمتیحانان ڕاست بووی زۆر ئاساییە بەس ئەمە ئەگەر لە 14 ڕۆژ زیاتر بخایەنێت
ئەویان پێوتری خەمۆکی ئەو نیشانانی تری بۆ قەلەقی لە 6 مانگ زیاتر بخیانە پێوتێ قەلەقی ئەوەی شیزۆفرینیا گەر لە مانگی زیاتر بخیانە پێوتێ شیزۆفرینا کەواتە تۆ کۆمەڵی نیشانە و هەیە کۆمەڵی کاتیشی هەیە خۆ تۆ ئەوەی یەکسەر ئەوە نییە بڵێ ڕاستەکەی لەوانەیە لە خەڵکی ئاساییشا هەبێتە بەس کاتێک کە تۆ ئەم نیشانانە لە 14 ڕۆژ زیاتری خایەن ئەو کاتە نەخۆشیت. باشە دکتۆر کۆمەلگەی ماتوانێت مامەڵێکی باش لەگەڵ ئەم جۆرە نەخۆشیە بکات یا خۆت توانیوێتی ڕوبەڕووی بێتەوە کۆنتترۆڵی بکات؟ ئەمە پەیوەندی بە ڕادەی ڕۆشنبیری کۆمەلگاوە هەیە. تا کۆمەلگا ڕۆشنتر بێت ڕۆشنبیرتر بێت ڕۆشن فکرتر بێتە زیاتر باشتر جوانتر چاکتر ئەزانێ مامەڵە بک لەگەڵ ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە. بە پێچوانەوە منێڵێم زۆر جار نەخۆشی دەرونی ئەگەر خۆی لە سا دەبوو بێ کۆمەلگای ئێمە بەداخەوە ئەو نەخۆشیە فراوانتر ئەکات و ئەیکا بە لە سا چل. هۆکارەکەی چیە دکتۆر؟ ئەو هۆکارەکەی ناڕۆشنبیریە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ تاکێکی نەخۆشانی تۆ ئەو نەبینی بینیتەوە ینی کەسێکی نۆرمەڵیشی بۆ نەخۆشەکە ئەم کۆمەلگایە ئەم کۆمەلگایە ئەو کۆمەلگانی کە ناڕۆشنبیرن مەسەرەن بۆ نمونە کەسێکمان هەیە کۆمەڵی نیشانەی کەمی هەیە لە نەخۆشی شیزۆفرینیا وەکو ئەوەی کە جارجار دەنگ ئەبیسێت جاجا وا هەستەکە کە خەڵک مراقبەیەکە خەڵک سەیرەکە وا هەستەکە کە مەسەلەن خەڵک جاسوسی بەسەرەوەکە یا موئامەرەی لەیەکە شتێک لەو بابەتانە کەمێکی هەیە کەس و کارەکەی دێن یا کۆمەلگاکە دێت ئەمە لە بری ئەوەی بیما بۆ لای دکتۆرێکی دەرونی ئەی با بۆ شوێنێکی تر ئەی با بۆ شوێنێکی تر ئەو شوێنە پێی ئەڵێ تۆ جنۆکەوتیایە تۆ سێحری لێکراوە تۆ جادوو لێکراوە ئەویش ئەوەنەی کە ڕقی ئەکەوێت لە فلان کەس ئەڵێ لەوانەیە فلان کەس سحری لێکردبم فلان کەس جادوو لێکردبم یان ئەوەی پێی ئەڵێ تۆ جنۆکەوتیایە ئەویش ئەگەر تۆزێ ترسی هەبێتە ترسەکەی لە ساعت دەبێت بۆ یەکا بە لە ساعت چل ئەڵێ من جنۆکەم تایە ئیتر شەو ڕۆژ ئیسراحەتی لەبەر هەڵە گیرێ بە حاڵ پێستێکی ماسوولکەیەکی جوڵەیەک ئەکا یا حرەکەیەکەکە جنۆکە لەوێ جوڵە لە ناو سکما ئەجوڵێت یعنی مەسەلەن من حاڵەتێکت بۆ باسەکەم هەر دوێنێ بینیم لە حیاتە ئەخیر نەخۆشم کچێکی گەنج لە تەمەنی تۆیە ئەم کچە نەخۆشی شیزۆفرینیا هەبوو باشە کۆمەلگا پیان و تووە ینی ئەو کۆمەڵی نیشانەی کەمی هەبوو وا هەستەکەم کە خوشکێکی لەگەڵا بۆی وا هەستی کردو کە یەکێک مراقبەیەکات یەکێک موئامەرەی لێکە شتێکی کەم باشە دوای ئەوەی کە چەند شوێنێکمان پێکرد و چەند شێخ و مەلایەکمان پێکردەوە ئیسا کۆمەڵی نیشانی تری بۆ دروست بووە ئەوەی خۆی هەرماوە ئەوەی خۆی هەرماوە کە ئەڵێ کۆمەڵی خەڵک مراقبە مەکا و جاسوسی بەسەر کۆمەڵی نیشانی تری بۆ دروست بووە ئەڵێ بە حاڵ سکی بجوڵێتەوە قرمە بکار ڕیخۆڵەکان یا ڕەحمی یا شوێنێکی ئەڵێ ئەو جنۆکە جوڵاتیە کە پێیوت ئەو کابرا پێوت جنۆکە وتیایە ئینجا یەکێکی تر پێوت وڵات سێحر و جادوو لێکراوە ئەڵێ ئەو خۆی هەر بە گومان بوو کە ئێستا کە پێی وتراوە سێحر و جادوو لێکراوە لە خۆی ڕقی کەوتووە لە دایکم دوو چاوی سەری هەیە دایکم نەبینەڵە دایکم منیش کردووە بە سێحر و جادووی لێکردوم و دەرمانیاوە پێم نازەم چی کاتە کۆمەلگا نەخۆشیەکەی خراپتر کرد من ناڵم کۆمەلگا دروستی ئەکا ناڵم کۆمەلگا نەخۆش چونکە کەس نەخۆشی دەرونی زۆر بە زەحمەت لە یەکێکا دروستە بێ ئەگەر کەسەکە خۆی هەڵگری ئەو سیفەتە نەبێتە باشە دکتۆر کۆمەلگای ئێمە تا چ ڕادێک ئەو هۆشیاری هەیە کە هەسکا بۆی تاکی بەرامبەری تووشی بارگرژێکی دەرونی بۆ یاخۆ تووشی حاڵەتێکی نەخۆشی بووە ئاڕاستێکا بەرەوە لای ئەوەی کە بچێ بۆ لای دکتۆرێکی نەفسی پسپۆڕێکی دەرونی چونکە لای ئێمە زۆر کەم ئەو حاڵەتەیە تقریباً پێیان ئەیبەیە گەر بڵێن تووشی حاڵەتی دەرونی بوون یاخۆ نەخۆشی نەفسی بین و کەمتریش سەردا نەکرێنی ئەم هۆکارا گەڕێنیتەوە بۆچی خۆشبەختانە ئێستا بەخۆی کۆمەڵێک فاکتەرەوە ئەم نەمەتە گۆڕاوە ئەمەی کە من باسی ئەەکەم کۆمەلگا ئەو نەخۆشیانەوە لێ ئەکات لەوانەیە بەشی ئەوەش هەر خراپە هەرما بێ ینی خراپ مامەڵەکردن لەگەڵ نەخۆشی دەرونیا من مەبەستمە بەڵام خۆشبەختانە ئەمەش گۆڕاوە بە بۆنەی ئەوەی کە ڕۆشنبیری زیایی کردوە بە بۆنەی ئەوەی کە خەڵکی خوێنەوار زۆر بوون بە بۆنەی ئەوەی تێکەڵاوی ئێمە تێکەڵ بووین بە عالەمی خارجی بە بۆنەی ئەوەی کە بە بۆنەی ئەم تەکنۆلۆژیا و گلۆبەلایزیشن و ئەم شتانەوە وای لێ هاتووە کە مەسەلەن خەڵک مێشکی کراوەتۆ کە نەبابەتیان نەخۆشی دەرونی گۆڕانکاری کیمیاییە لەناو مێشکە هیچ پەیوەندیەکی بە شێخ و مەلا و
لەگەڵ ئەوپەڕی ڕێز و ئەیان خەمە سەرسەرم بەڵام پەیوەندی بە جنۆکە و شەیتان و ئەوشتانەوە نییە. ئەمە گۆڕانکاری کیمیایی لە مێشکە. ئەم گۆڕانکاری کیمایانە بەم دەرمانانە چاکە بێت بەڵام مەرجنیە یەکسەر چاک ببێ پێویستی بە چەند وەختێک هەیە پێویستی بە کاتێکی دیاری کراوە هەیە دەرمانی وامانەیە دوای 6 هەفتە ئەکەوێتەیش دەرمانمانەیە پێش ئەوەی ئیشە باشەکانی دەرکەوێت خراپەکانی لە پێشە دەرەکەوێت نەخۆشەکڵی خراپتر بووم کە خواردم ڕاستەکەی خراپتر بوو کە خواردی بەس دوای و چاکە بیتەوە پاشوەترەیەکی کە چاکە بیتەوە لەبەرەوە پێویستمان بە کاتێکەیە بە وەختێکەیە ئەم ڕۆشنبیرە خۆشبەختان لەناو خەڵکان زۆر زیایی کردووە. باشە دکتۆر ئەگەر باس لە ڕۆڵی پەروەردە بکەین بزانین ناوەندە ئاکادیمیەکان یاخود پێگە پەروەردەیەکان تا چەند ڕۆڵیان هەبوو لە پێگەیانی تاکێکی دەروون ئارامە یاخود تا چەند ڕۆڵیان هەبوو لە هۆشیارکردنەوەی تاکەکانیان قوتابخانەکان تا چەند ڕۆڵیان هەبوو لەو هۆشیارکردنەوەی تاکەکان. ئەوە شتێکی باشە کە ئەوە شتێکی زۆر باشە کە ئێمڕۆ ئەیبینین هەل لە باخچەی ساوایانەوە هەل لە قوتابخانە سەرەتاییەکانەوە متەوەستەکانەوە بکەم تا زۆر خەڵکانێک کە خۆیان دەروون ناسن سەرپەرشتی ئەوانە ئەکەن ینی من زۆرم پێخۆشە کا وەختێک ئەبیسم لە هەموو مەکتەبێکا توێژەرێکی دەرونیا توێژەرێکی کۆمەڵایەتی هەیە هەرچەنە لە هەندێک شوێن توێژەرە دەرونی کۆمەڵایەتێکە خۆی بۆ بەبار بەسەر خۆی بۆ بەبار بەسەر ئەوەکەوە ئەویش پێویستی بەڕاهێنان هەیە جارێکتر بەڵام ئەوە شتێکی باشە کە مامۆستاکان ئەگەر کێشەیەکی دەرونی لە فێرخوازێکا بێنن ئەیگەڕێنەوە بە ئەو توێژەرە ئەو توێژەر ئەگەر بەخۆی حل نەکرێ پەنا بێتە بەر دکتۆرێکی دەرونی و ئەڵێ ئەم حاڵەتی هەیە ئەم مناڵە ئەم تەلەبەیە ئەم فێرخوازە چی لێ بکەم ئەوە شتێکی باشە زۆر زەرورە ئێمە ڕۆشنبیرکردنەوەی لایەنی دەرونی هەل لە باخچەی ساوایان و دەست پێ بکەین هەل لە باخچەی ساوایان و دەست پێ بکەین هەل لە حەزانەوە دەست پێ بکەین هەل لە سەرەتایی و متەوەستەوە دەست پێ بکەین یعنی مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک تەلەبەمان هەیە فێرخوازمان هەیە کە تەمەنیان ئەگاتە تەمەنی ئەوەی کە پێوترە مراهقە تەمەنی دوای 10 ساڵ و 11 ساڵ تۆ کۆمەڵێک ڕۆشنبیری یان بیتێ لەبارەی حاڵەتە دەرونیەکانەوە کە تۆ گۆڕانکاری هۆرمۆنی و بەسەرایەت لە مەولا ئەم گۆڕانکاری هۆرمۆنیانە ئەم گۆڕانکاری دەرونیانە ئێنن بەسەر خۆیان بە دوای خۆیانە مەسەرەن بۆ نمونە وائبی دایک و باوکەکانیش ڕۆشنبیر کرێنەوە بۆی ئەگەر مناڵێک کە هەستی کرد کە ئەم کۆمەڵە سیفەتی تیابوو ئیتر هین نەبید یعنی دنیا و لێنێت هەیە کاکە گیان ئەمە علاقی بە تەمەنەکی خۆیەوە هەیە بۆیە گوێ ناگرێ و بەدەنگی بەرچاکا و لە هەموو شتێک ناڕازیە و ئەبۆڵێنێ و ئەوە لەبەر ئەوە مەرج نییە هەموو کەواتە ڕۆشنبیریکردنەوە ئەبێ لە ناوەندەکانی خوێندرا دەست پێ بکە و هەموو ناوەندەکانیش نەک ناوەندەیە بە تەنها بگرین بڵێم لە ئیبتیدایا زەرورە ڕۆشنبیرکردنەوەی خەڵکی لە بارەی دەروون نەخێر لە ئیبتیدایش زەرورە ڕۆزەش زەرورە حەزانش زەرورە بەڵێ لە متەوەستەش زەرورە لە زانکۆکانی زەرورە بەڵام هەر یەکێکیان بە گوێرەی خۆیان معلوماتیان بدرێتێ نەک مناڵێ تازە لە دایک بێت تۆ دانیشی سەرۆپێی بیتێ تۆ ئەبێ شیری بیتێ دوای ئەوکە گەورە بوو اینجا وردە خواردنەکە بە گوێرەی گەورەیەکە فەرقەکاتی دوای ئەوە ئەتوانی پێی بڵێ بە ئارەزوو خۆ بڕۆ قۆزی بخۆ بەڵام بە هەمان شێوە معلوماتیش زانیاری دەرونیش بە هەمان شێوە کۆمەڵێک زانیاری نەچی بیەی بە قوتابیەکی یەکی سەرەتایی پێی هەزم نەبێت نتوانێت هەزمیکە لی تێنەگا یعنی مەسەلەن بۆ نمونە ئێستا سیرێکی کۆمەڵی زانیاری ئەدرێ بە کۆمەڵی تەلەبە دایکان باوکانیان بۆ لامان پرسمان پێەکان وڵی منیش گیرم خواردۆ بەدەست ئەو زانیاریەوە منیش گیرم خواردۆ بەدەست ئەو معلوماتەوە برەوە بێ بزانین چۆن معلوماتی باشە دکتۆر تا چەند مامۆستاکانی ئێمە یاخود دادەکانی ڕەوزە تا چەند چۆنەڵی بەشداری خولیان پێکراوە تاوەکو ئەوان شارەزا بن و خوێندکارەکان کە بەو نوع چۆنەڵی هۆشیار بکرێنەوە ئاگادار بکرێنەوە خولی بەردەواممان هەیە بەڵام بەداخەوە هەنێک لە خولەکان وەکو چۆنەڵێت زۆر و بۆری حساب ئەکرێتیایە ئەبێت مستەواکان جاکرێتەوە چۆن باسمان کرد کە تۆ معلوماتێکی کە ئەیەی بە گوێرەی مستەواکە بیەی بە هەمان شێوە مستەواکە جاکرێتەوە ئەبێ ئەو خولانی کە ئێڵێتەوە ئیستیغلال نەکرێت
ئەبێ ئەو خولانە کە ئەوترێتەوە بەس بە تەنها بۆ خۆ دەرخستن و خۆ بایان نەبێتە ئەبێ ئەو خولانە فعلەن زانست و زانیاری تەواو بدرێت اینجا یەک شێواز نەبێتە مامۆسایە قسە بکات و کۆمەڵێ مامۆسای تر دکتۆری قسە بکات و کۆمەڵێک دکتۆری تر گوێ بگرن و تەواو ئینتەراکتیو بێت یعنی تەفاعلی بێتە بۆ ئەوەی زۆرترین ڕۆشنبیری لەلایەنی دەرونی و بدرێ بە دادەکان و بدرێ بە مامۆساکان. باشە ئەو توێژەرانێکی ئێستا لە قوتابخانەکانە دەوامەکە تا چەند ڕۆڵیان هەبوو لە کەمکردنەوەی ئەو کێشە دەرونیانی کە بۆ خوێندکار دروستە بێت؟ ڕۆڵی زۆر گرنگیانە بۆ من بەش بە حاڵی خۆم پەیوەندیم لەگەڵ زۆربەی زۆریانە هەیە پەیوەندێکی زۆر باشیش کە ڕۆژانە ئەبینم و حاڵەتم یەتە لا کە ئەگەر توێژەرەکە نەبوایە ئەم تەلەبەیە خۆی یەکوشت توێژەرەکە نەبووە ئەم تەلەبەیە وازی لە مەکتەبێنە توێژەرەکە نەبووە کێشەیەکی گەورە لە بینی ئەم تەلەبەیە و مامۆساکانی یا لە بینی ئەم تەلەبەی و دایک و باوکیان ڕۆیە کەواتە توێژەرەکان دەورێکی زۆر گرنگ ئەبینن یعنی جاری وە هەیە توێژەرێکی سەرکەوتوو لە مەکتەبێکە بەقەدەر هەموو مامۆساکان گرنگە بۆ ئەو مەکتەبە و بۆ تەلەبەکانی و من بەناو لەلامە کە چەند توێژەرێکی سەرکەوتوو هەیە بەڕاستی جێگە پەنجیان دیارە لە ناو مەکتەبەکانە بەڕاستی دەستخۆشیان لە یەکەم زۆر سەرکەوتون بەدە یعنی بە شێوەیەکی بەرچاو. باشە دکتۆر ئەگەر خوێندکارێک لە ناو قوتابخانەیە تووشی بارگرژێکی دەرونی بوو چی بکرێت بۆەوەی کە ئەم خوێندکارە ببرێتەوە حاڵەتی یاسایی و دۆخی یاسایی خۆی؟ ئەبێ ئەو بارگرژیە دیاری کرێت ئەبێ پەیوەندیەکی زۆر بەهێز هەبێ لە بینی توێژەرەکە و دکتۆرێک ینی مەرجنیە ئەو نەخۆشە ئەو تەلەبەیە ئەو فێرخوازە ئیلا دکتۆر بیبینێت ینی جاری وا هەیە مەسەرەن توێژەرێک تەلەفۆنی بۆ کردوم و توێتی ئێمە تەلەبەیەکی ئاوامان هەیە لەم مواسەفاتە بەم شێوەیە چی لەگەڵا بکەم چۆن مامەڵی لەگەڵا بکەم ینی مەرجنیە ئیلا تەلەبەکە دکتۆرێک بیبینێت یا مەرج نییە ئیلا بە توێژەرەکە خۆی حل بکرێت لەوانەیە پەنابەرێت بە توێژەرێکی ترکە زانیاری زیاترە و هینی باشترە. ئێمە چۆن هەموو نەخۆشیەکی جەستەیی پێویستمان بە ئیسعافاتی ئەوەلی هەیە لە جێ خۆیان ئەبێ فریای پێوی کەسێک کە ئەسووتێت کەسێک کە حادسی سیارە کابێ لەوێ کۆمەڵی ئیسعافاتی ئەوەلی بۆ بکرێ ئەو توێژەرەش کە لە قوتابخانەکانایە بە هەمان شێوە ئەبێ ئیسعافاتی ئەوەلی بۆ ئەو تەلەبەیە بکە کە تووشی بارگرژی بۆ مەرحەلەی دووهەم ئەگەر بەخۆی حل نەکرا اینجا بینێرە بۆ لای دکتۆرێکی دەرونی. باشە دکتۆر بە شازێکی گشتی وەزارەتی پەروەردە چی بکات تاوەکو کۆنتترۆلی ئەو دۆخە بکات؟ وەزارەتی پەروەردە ئاعتیماد نەکاتە سەر تەعینبوونی توێژەر ئاعتیماد بکاتە سەر تەعینبوونی توێژەری چالاک ئەوەی کە چالاک نییە چالاکیکە ئەوانەی کە چالاکن زیاتر چالاکیان کە ئاعتیماد بکاتە سەر ئەوەی کە چەند ڕێگە چارەیەک یعنی چەند ئوسلوبێک چەند ڕێگەیەک بدۆزێتەوە بگەڕێ بە دوای چەند ئوسلوبێک و چەند ڕێگەیەکە بۆ ئەوەی کە وا بکە لە ئەم توێژەرە بیانکە بە بوئرە بیانکە بە وەکو چۆنڵێ بە مەرکەز بیانکە بە سنتەر بۆ ئەوەی کە تەلەبەکان حتا جاری وایە مامۆستاکان کێشەکانی خۆیان لەلای ئەو باس بکەن و ئەو هینی کات یعنی وەکو چۆنڵی چارەسەری کات. بەڵێ ئەی دکتۆر بە تەسەوری تۆ چی بکرێت بۆ کۆی گشتی ئەم دۆخە کە زۆرێک لە تاکەکان تووشی بارگرژی نەخۆشی دەرونی و بارگرژی دەرونی کە تۆ ناوێنی بارگرژی دەرونی من ناوێنم نەخۆشی دەرونی یا با بەڵێن هەردووکیان بارگرژی دەرونی و نەخۆشی دەرونی لە عالەمان زیایی کردووە. ئەم چرخی کە من و تویتیان ئێستا ساڵی 2019 ساڵ لەم سەدەیە تێپەڕیوە 90 ساڵ ئەم سەدە لە لای ئومەمی متحیدە ناوی سەدەی نەخۆشی دەرونیە بمانێ و نەمانێ و نەخۆشی دەرونی زۆرەتیایە کێشەیەکە ڕوبەڕووی هەموو بەشەریەت بووەتەوە هەموو مرۆڤایەتی بووەتەوە بە تەنها کۆمەڵگەی کوردەواری نییە بە تەنها کوردستان نییە کەم کێشەیانی تایە و نەخۆشی دەرونی زیابۆتیایە لەوانەیە ینی فترەیەک لەمەوە پێش لەسەر ئاستی جیهان لەوانەیە خەمۆکی زۆر کەم بوو بێت ئێستا بەداخەوە نسبەتەکەی زۆر زیایی کردووە خەلاق زۆر زیایی کردووە ئاڵوودەبوون زۆر زیایی کردووە ئایا هی ئەوەیە بەشەریەت زیایی کردووە ئایا هی ئەوەیە شێوازی ژیان گۆڕاوە بە هەمان شێوە ئەگەر جاران دکتۆرێکی دەرونی لە ڕۆژێکا 6 نەخۆش حەو نەخۆشی بینیوە ئێستا مەسەرەن 30 نەخۆش 40 نەخۆشە بینێت ئەوەنە زۆر بووە
بە زۆری بڕێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو بارگرژێ دەرونی کە تۆ وتە پێش نەخۆشیەکە باسیکەم بڕێکی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕۆشنبیری، زۆربوونی تەماع، کەمبوونی قەناعەت. ئەم بارگرژیانە بارگرژێ دەرونیەکان بەم سێشتە حەلە بن. ڕۆشنبیری چاکە، تەماع مەهێڵە، قەناعەت زیاکە. ئەمانە چاکە بێتەوە. کاتێ ئەمانە زیایان کرد لە کۆمەڵگا سەعادەت و دڵخۆشی نامێنێ، کە دڵخۆشی و سەعادەت نەما خەمۆکی زۆرە بێت. ڕاستە دکتۆر، لە ئێستاە تەکنەلۆژیا بە شێوازێکی زۆر بەربڵاو زیای کردو، ینی هاتوتە ژیانی هەر هەمومانەوە. ئەگەر پێمان بڵێیت تەکنەلۆژیا تا ئێستا چ ڕۆڵێکی بینیوە لە زیادکردن یاخود کەمکردنی ئەم بارگرژێ دەرونی؟ دوو ڕووی هەیە. دوو ڕووی هەیە. ڕوویەکانی باشە، ڕوویەکانی خراپە. ڕوویەکانی باشە من ئەگەم بە هەموو زانیاریەک کە لەبارەی حاڵەتە دەرونیەکەی خۆمە بێت. ڕوویەکیشانی خراپە لەوانەیە هەنێک لە زانیاریەکان زەرم پێ بگەێنێت. کەواتە تەکنەلۆژیا شمشێرێکە دوو ڕووی هەیە. ڕوویەکانی ئیسفادەی لێ یەکەین، ڕوویەکیشانی زەرەری لێ یەکەین. نمونەیەکت بۆ ێنمەوە. نەخۆشێک حاڵەتی تۆقینی هەبوو، ئەو حاڵەتی کە لە فترەیەکی کەما تووشی دڵپەلەپەلیەکی زۆر ئەبێت و تووشی تەنگە نەفەسێکی زۆر ئەبێت و مردم و فریامکەون و ماخۆلانی هەیە و جێگە بەخۆی ناگرێ و ڕائکا لەملا و ڕائکا لەولا و بەم شێوەیە پێەکەوێت لە فترەی دەقایتر تەواڵە جەڵدە لە یان مردم. ئەم نەخۆشە عیلاجمان بۆ نووسی وردە وردە چاک بوویەوە. دوای ئەوە هات لە چوو بوو لە تەکنەلۆژیای کە تۆ باسی کرد، ئینتەرنێت و شتانە لەسەر عیلاجەکانی خوێنەوە. وڵای یەکێک لەم عیلاجانە دکتۆر بۆ خەمۆکی زۆر بەکارێت و خۆ من خەمۆکی زۆرم نییەوە. ئیتر بیری چوو بووە کە ئەو بەو ناڕەحەتی هاو دنیای کاول کرد و دنیای کردبوو بە واستە تا هاتە لە ئەمان و ئیتر وتی تەوا ئەمرم وازم لێ بێنن ئاوای لێ هاتبوو. دوای ئەو کە تۆزێ فەرقی کرد ئیتر چوو بوو لەسەر ئەوەی خوێن وسە دەرمانەکان دیسان و حاڵەتەکەی توش بوویەوە. لەبەر ئەوە جاری وا هەیە ئەو زانیاری کە ئەو دکتۆرە پێت ئەیا لەسەر دەرمانەکە کافیە خۆی بەس ئەو چۆنە تەکنۆلۆژیای لە بەردەمایە وڵا بەرنمەیەکم هەیە خۆی باز لە دەرمانەکە ئەم دەرمانەی تۆ بۆ نووسیوم دکتۆر هی نەخۆشی شیزۆفرینیاوی خۆ من شیزۆفرینیام نییە خۆ من بابگیان تۆ بەس یەک ڕووی دراوەکە ئەبینی من هەموو ڕوویەکەیان بینم تۆ بەس وازانی ئەم حەبە بەس بۆ ئەو شتە نەخۆشیە بەکارێن من نەزانم کە بۆ نۆ نەخۆشی بەکارێنرێت. لەبەرەوە زۆر ئاعتیماد مەکەنە سەر تەکنۆلۆژیا بۆ دەرمان و بۆ زانست لەبارەی دەرمانەوە ئاعتیماد کەرە سەر دکتۆرەکەی خۆت بەڵام ئەو زەرەرێک هەیە. جاری وایە نەخۆش دەرمانێکی بۆ ئەنووسی ئەچێ ئەخوێنێتەوە وازی لێنێت. ئەمە لایەنە خراپەکەی. لایەنە باشەکەیشی تۆ زانیاری وەرەگری لەبارەی نەخۆشەکەی خۆتەوە کە زانێ مە نەخۆشیێکی خراپ نییە زۆر ناخایەنە لە تۆ وایە ئەمە خراپترین جۆری نەخۆشیە و تر لە سەرەتانیش خراپتە بەڵام دوایە بۆ دەرەکەوێت نە وانە و کەمەخایەنێت. بەڵێ دکتۆر ئەگەر شتێک ماوێ باسمان نەکرد بێ لێرەوە بتەوێت زیاتر تیشی پێسەر یاخود چی هەیە بۆ نەخۆشەکان و دو قسە و چییە؟ زۆر سوپاسدانەکەم سوپاس بۆ دیدارەوەش. بەڵێ سوپاس بۆ زانیاریەکانت بۆ ڕوونکردنەوەکە دکتۆر. بەڵێ بەڕێزان باوکاری دکتۆر دانیال هاوکارانم لە پشت کامێراوە کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆی دیداری ئەم جارەمان هێنا تا بەرنامەیەکی تر و پرۆگرامێکی تر هەر شاد بن.